لەگەڵ هاتنی وەرزی هاوین و بەرزبوونەوەی پلەکانی گەرما و وشکبوونی گژوگیا مەترسیەکانی کەوتنەوەی ئاگر و سووتانی پوش و پاوانەکان بە ڕێژەیەکی بەرچاو بەرز دەبێتەوە. بەڕێوەبەری ڕاگەیاندنی بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای سلێمانیش دەڵێت تەنها لە 9 ڕۆژی ڕابردوودا 100 دۆنم پوش و پاوەند لە سنووری پارێزگای سلێمانی سوتاوە، بەڵام تا ئێستا هیچ کەسێک لەسەر ئەو ڕووداوانە دەستگیر نەکراوە. هێمن کەمەرخان باس لەوەش دەکات سەرەڕای بەڵێنی بەرپرسان و پارێزگاری سلێمانی تا ئێستا کەرستی ئاگرکوژاندنەوە و کەلوپەلی خۆپاراستن لە ئاگر بۆ کارمەندەکانیان دابین نەکراوە کە بەو هۆیەوە لا چەند ساڵی ڕابردوودا دەیان کارمەندیان لەژێر کاریگەریەکانی کاتی کوژاندنەوەی ئاگر تووشی نەخۆشی درێژخایەن بوون. لە ماوەی ئەم 9 ڕۆژە ڕابردووە کە ئێستاکە لە مانگی شەشان دیارە زۆری ئاگرەکانەکەوێتە مانگی 7 و 8ەوە و ئێستش لە مانگی شەشە تەنیا لە ماوەی ئەم 9 ڕۆژەیە لە سنوورەکانی سلێمانی و پیرەمەگرون و چەمچەماڵ زیاتر لە 100 دۆنم پوش و پاوان سوتاوە لەگەڵ داری سروشتیە. هۆکاری کەوتنەوەی ئاگرەکان دیارە نەزانراوە و هیچ کەسێ دەستگیر نەکراوە لەسەر کەوتنەوەی ئەم ئاگرانە. لە پار ساڵ و لە ساڵانی ڕابردووە ئێمە ئەفسەر و کارمەندمان تووشی نەخۆشی درێژخایەن بووە، تووشی سووتان بووە، تووشی بەربوونەوە لە کەژوچێوەکان و برینداربوون بووە، بەڵام لەم 9 ڕۆژە تاوەکو ئێستاکە شکر بۆ خوایش حاڵەتێکی وامان نییە، بەڵام داواکارین لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانە ئێمە لە کۆبوونەوە بووینە کە ئەو پێداویستانەی پۆلیسی دارستان بکڕێ بۆی بتوانین ئێمە بە زووترین کات ئەو ئاگرانی کە کۆنتڕۆڵمان کرد بە زووترین کات بتوان کۆنتڕۆڵ بکرێەوە بتوان ئەفسەر و کارمەندەکانش بپارێزین لە نەخۆشی درێژخایەن و لە سوتان. سەرۆکی ڕێکخراوی ئایندا بۆ پاراستنی ژینگە لە پاڵ ئاشکراکردنی سووتانی زیاتر لە 1 ملیۆن دۆنم پوش و پاوەند لە 9 ساڵی ڕابردوودا داوا دەکات ڕێوشوێنەکانی پاراستنی ژینگە و ڕێگری لە کەوتنەوەی ئاگر توند بکرێتەوە لەبەر ئەوەی کۆیەوە ئاگرانەی کە کەوتونەتەوە بەدەستی مرۆڤ بوون و هیچیان سروشتی نەبوون. بە پێ و داتا ئامارانی کە دەستێمە کەوتووە لە ماوەی 9 ساڵی ڕابردووان نزیکەی 1 ملیۆن دۆنم پاوان و دارستان سوتاوە، زۆر بەشی لە ساڵی 2016 حەفدە بۆ کە حکوومەت نەیتوانی وەکو پێویست ئامێر و کرێکار دابین کا بۆ ئاگربڕ بە تایبەتی لە سەرەتای وەرزی بەهارە. بەڵام ئەوەی کە جێگای نیگەرانی لای ئەمە وەکو ڕێکخراوەکانی ژینگەوەیە کە سەرجەم ئەو ئاگرانە یاخود ئەو پوش و پاوان و دارستانەی سوتاوە بەدەستی مرۆڤ بووە، هیچی کارەساتی سروشتی نەبووە، ئەوەی کە مای نیگەرانیە دەکرێت لایەنە پەیوەندیدارەکان زیاتر ئاکتیڤ بن بە تایبەتی پۆلیسی پاراستنی ژینگە، ئەوان ئەرکێکی قورسیان لەسەر شانە. بەپی یاسای دارستانی ژمارەدەی ساڵی 2012 ئاگرکردنەوە لە نێو سنووری دارستانەکان و دەوروبەری بە درێژایی 200 مەتر لە سنوورەکانیەوە قەدەغەیە. هەرکەس و لایەنێکیش بان قەست ئاگر لە ناو دارستانەکان بکاتەوە ئەوە بە بەندکردن بۆ ماوەیەک لە 6 مانگ کەمتر نەبێت و غەرامەیەکە لە 5 ملیۆن دینار کەمتر نەبێت سزا دەدرێت. ئەوەشی بە هەڵا ببێتە هۆکاری ئاگرکەوتنەوە یان بۆ کوژاندنەوەی ئاگرێک بەبێ پاسا و یارمەتیدان ڕەت بکاتەوە، ئەوە بە بەندکردن بۆ ماوەیەک لە 3 مانگ زیاتر نەبێت و بە غەرامەیەک کە لە 500,000 دینار کەمتر نەبێت سزای بەسەردا دەسەپێنرێت. ڕاستی حەمە ئەمین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.